ئەمە مۆڵەتی ئاسایشی سلێمانی و پارێزگای سلێمانیە. ئێمە پێمان خۆش نییە شەقام بگرین، ئێمە پێمان خۆش نییە خەڵکی خۆمان ئەزیەت بین، بەڵام بەڕاستی دەبێ ئاسایشی سلێمانی و دەسەڵاتی سلێمانی چاو لە هەولێر نەکات، لێی نایە، لێی قبول ناکرێت. هاوڵاتی سلێمانی هاوڵاتیەکی ڕۆشنبیرە، داگیرکاری قبول ناکات. هەموو کاتێ ناڕازیەکانی سلێمانی دەچوونە سەرای ئازادی، دوایی هێنایانە باخی گشتی، باخی گشتیان هێنایە پارکی نالی. ئێستا پێچیان پێکردوونێتەوە بە جادە ڕیسەکانە ڕۆین، ئەیانەوێ شکۆی ئازادی خوازان بشکێنن بە سیستەماتیک، تێگەی بە پلان، ئەیانەوێ کەسایەتی و شکۆ و ئیرادەی ئینسانی ئازاد بشکێنن. ئێمە وەکو ژنی ئازاد شکاندنی شکۆ و کەسایەتی خۆمان قبول ناکەین. بۆیە ئەوەی لە دەستمان بێ بە چالاکی مەدەنی، بە ڕێپێوانی مەدەنی، بە هەڵوێست بە دانیشتن گرتنی شەقام ئێمە هەڵوێستی خۆمان دەرەبڕین و داواکەین لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاسایشەکەی لە دەسەڵاتەکەی لە سلێمانی هەر یەکەو بۆ خۆی بڕیارێک نەدا. ئەمڕۆ بڕیارێک نەدا وسبێ پەشیمان ببێتەوە، با یەک بڕیاری هەبێ، چونکە بۆ دەسەڵاتەکەی خۆی وا باشە خاوەنی یەک بڕیار بێ. ئێمە هیواخوازوین کە ببن بە خاوەنی یەک بڕیار. ئێستاش ئەو هیوایەمان هەیە کە سلێمانی ببێ بە خاوەنی یەک بڕیار. دەزانن سەکۆی دژی داگیرکاری ساڵانێکە ئەو کارە ئەنجامەدات کە هەر ناوی بەخۆیەتی سەکۆی دژی داگیرکاریە کە بەردەوام دژی داگیرکاریەکان ئەوەستێتەوە یاخود چالاکی ئەنجامەدا. بۆیە هەستکردمە بە پرسیارەتی چونکە ئەزانی ماوەیەکی زۆرە کە دەوڵەتی تورکیا لە هێرشەکانی بەردەوامە و تەنانەت لێدوانەکانی یەک لە دوای یەک کە بۆ داگیرکردنی باشووری کوردستان و بۆ داگیرکردنی مووسڵ و کەرکووک ئەمە ئامانجە سەرەکیەکەیەتی. بۆیە ئەم سەکۆیە دیسان بڕیاریمان کرد کە هەستین بە ئەنجامدانی چالاکیە کە لە کۆمەڵێک چالاکوانی سیاسی و مەدەنی پێکاتبوو بۆ ئەوەی هەستان بە وەرگرتنی مۆڵەت کە چکای ئەمە دژی ئەو داگیرکاریانەوەسین کە ماوەیەکی زۆر و چڕ ئێستاکە بردومانی ناوچەکانەکەەوە بە هێزی ئەسکەریەکی زۆر جیاواز هێرشەکانی بەردەوامەکە. بۆیە ئێمەش بڕیارماندا کەم چالاکی ئەنجام دەنی و سەرەتا دەستمان کرد بە وەرگرتنی مۆڵەت بۆ ئەم چالاکیە وەرمان گرت مۆڵەتیشمان وەرگرت و لە هەم لە ئاسایش و هەمیش لە سەرەتا لە پارێزگار و پاشان بۆ ئاسایش. بەڵام ئەوەی کە ئەبینین ئێستاکە بەداخەوە کە ڕێگری لە سلێمانی ڕێگری لە چالاکی مەدەنی لە ڕێگری لە چالاکیەکە کرێ بدژی بە داگیرکاری ئەنجامەدرێ. بۆیە ئێمەش زۆر بەتوندی ئیدانەیەکەین و بۆیە ئەو دانیشتن لە ناو شەقامەکانە ئەنجاماندا بۆ ئەوەی پەیامان بگات، چونکە ئەویش بۆ ڕازی ئەوانش بۆ ڕازیکردنی ئاغاکانیان بۆ ڕازیکردنی دەوڵەتی داگیرکرد ئەو ئەنجامەدەن. بۆیە ئێمەش جادەکەمان کرد و ئێستاکەش هەڵوێستەکەمان بە جیاوازی ڕێپەوانەکەمان ئەنجام بدەین بۆ ئەوەی پەیامی خۆمان بگەێنین بە هەموو جیهان. ڕێکەوتی 11 وەکو ڕۆژێکی جیهانی دژی داگیرکاری دیاری کراوە. وەک دەزانن دەوڵەتانی داگیرکەری تورکیا و ئێران و سووریا و عێراقیش هەرگیز بڕۆیان بە چارەسەرکردنی کێشەی ماف و ئازادی گەلی کورد نەبوو بە شێوازێکی ئاشتیانە. بە درێژایی مێژوو نامرۆڤایەنە مامەڵەیان لەگەڵ گەلی کورد کردووە. سەرەتاییترین مافی گەلەکەمانیان ژێر پێخستووە و نکولیان لە مافە کولتوری و سیاسی و فەرهەنگەکان و ناسنامەی گەلی کوردی کردووە. هەمیشە بە ئەنجامدانی تاوانی جینۆساید و کۆمەڵکوژی و داگیرکاری و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی جەنجی و بەڕێوەبردننی شەڕی تایبەت و تواندنەوەی کللتوری سیاسی و تیرۆر وەڵامی خۆست و داواکاریەکانی مافەکانی گەلی کوردیان داوەتەوە. لە ئێستاشدا دەوڵەتی داگیرکەری تورکیا دوور لە هەموو پێوەرێکی نێودەوڵەتی و بەبەرچاوی ڕایگشتی جیهانیەوە پەلاماری باشوور و ڕۆژاوای کوردستان دەدات و چەندین کیلۆمەتر هاتوۆتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە.